وڵام بە حەقەت دەستخۆشی لەم براناگەن کەوا لێرە ئەم پرۆژە خێرخوازانە بەڕێوە ئەبەن بە تایبەتی ئەوەی بەرنامەی خێرخوازی بەخشینە و ئەو ڕێکخراوەکانی ترە ڕاستیمە دەستخۆشییان لێکەین جێگای دەستیان دیارە لەم شارەیە و ئەمە تەمان بەتەنها ناکرێ بە هاوکاری ئەو خێرخوازانەی کەوا ساڵانە ئەوان مانگانە یارمەتی ئەمانە دەن بۆ سەرکەوتنی ئەم پرۆژەیە بۆی ئەجزی و پاداشتی ئەمانە ئەم کەسانەی کەوا ئەمانە ئەبەخشن ماڵ ئەبەخشن لە پێناوخوای پەروەردگارا و ئەو کەسانەی کە بە تایبەتی یارمەتی ئەم خێرخوازانە ئەدەن ئەم ڕێکخراوانە ئەدەن بۆ یارمەتیدانی هەتیوان و هەژاران و فەقیران بە حەقەت ئەمە جێی دەستخۆشیە و جێ ئەوەیە کە ئێمە سپاسیان بکەین. وەک ئەنجومەنی دووس خورمات و جەژنانە شتێکی دڵخۆشکەرمان هەیە وەکو پرۆژەی دڵخۆشکەرمان هەیە بۆ مناڵانی بێباوک و ماڵە هەژارەکانی سنووری دووس خورمات و هەڵبەتە لە جەژنی قوربانە لەم جەژنەیە هاواری خێرخوازی ڕێکخراوی هاواری خێرخوازی جلوبەرگێکی زۆری هاور زیاد لە 750 منداڵی بێباوکمان دڵخۆش کرد لەم چەند ڕۆژە ڕابردووە و ئەم ڕۆژ بە پشتیوانی خوای گەورە توانیمان خواردنی زیاد لە 100 ماڵ بۆ مناڵانی بێباوک و ماڵە هەژارەکان دابین بکەین و ئەم ئیشەمانشە ئێمە لەژێر ڕێکخراوی ئینسەلاح شارە زوری کە لقی دووز